سێ کانونی یەکەم سێ ساڵ تێدەپەڕێت بە سەر کوژرانی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی مهندس لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کە ئەو کاتە هێزەکانی حەشدی شعبی و هەروەها ئێران ئەمریکایان تۆمەتبار کرد بەوەی کە ئەو کاری کە و کردوێتی بێوەڵام نامێنێتەوە لەو کاتەوە تا ئێستا لە ساڵوەگەڕی کوژرانی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی مهندس خۆپیشاندان بەڕێوە دەچێت هەڕەشەکانی ئێرانی شەر بەردەوامن. بۆچی ئێران لە ئێستادا بۆ توندی هەڕەشە لە ئەمریکا دەکات و لایەنە شیعەکان هان دەدات کە گرژی و ئاڵۆزی دروست بکەن لە ساڵوەگەڕی سلێمانیدا و هاوکات شیعەکانی عێراق ئایا ئەمە بێتە دەستپێکێکی دیکە بۆیان بۆی کە جارێکی دیکە شەقامەکانی عێراق بەدەستەوە بگرن؟ من زیاتر قسە دەکەم بەڕێز کازم جەحێشی پسپۆری کاروباری ئەمنی لە ستەدیۆ لەگەڵما. زۆر بەخێر بێ. لە کوژرانی قاسم سلێمانیدا بڕیارێکە خۆپیشاندانی ملیۆنی لە بەغدا بکرێت، لایەنەکانی شیعە و هەشتی شعبی داوا دەکەن کە خەڵک بێنە سەر شەقامەکان. ئەمە دەستپێکی ئاڵۆزێکی دیکەیە لە عێراق؟ نعم، بدءا تحية سڵاوێکی تایبەت بۆ ئێوە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان و بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24 لە ڕاستیدا کوشتنی سلەیمانی و ئەبوو مهندس بە تێڕوانی من بریتی بوو لە پێشلکاریەک بەرامبەر سەروەری عێراق، چکە لە عێراقدا کوژران لەبەرەوەی و ئەمریکەکان باسی دەکەن ئەوان داواکراو بوونە لەوەی کە لەلایەن ئەمریکەکانەوە، بەڵام ئەمانەی ئەوە نییە کە بێت لە عێراق دەست درێژی بکرێتە سەریان و لەوێ تیرۆر بکرێت لەسەر خاشی عێراق. بە تایبەتی ئەبوو مەهدی مهندس کەسێکی عێراقی بوو. ئەمە یەک. دووەم ئەوەی پەیوەنددارە بەو ئاراستەی کەوا هەیە کە بابەتی خۆپیشاندانەکان، ئەمە مافێکی ڕەوایە بۆ دەوڵەت و مافێکی ڕەوایە بۆ هەر لایەنێک بوێتی خۆپیشاندان کە بە تایبەتی ئەبوو مەهدی مهندس کە بریتی بوو لە سەرکردەیەکی سەربازی لە ناو حەشدی شعبیە و بەپێی یاسا ئەوانە لە ناو چوارچێوە و سیستەمی بەرگری سوپای عێراقدا بوونە. بەڵام ئەبوو مەهدی مهندس بەپێی یاسا سەرکردێکی سەربازی عێراقی بووە، بەڵام قاسم سلەیمانی ئەو کەسێک بوو میوان بووە لە عێراق و لە عێراق دابەزیوە لەو کاتەدا، بۆیە بەپێی یاسای نێودەوڵەتی دەبێ بڵین هاتنە ژوورەیە چونە دەرەوەی دەبێت بە شێوازێک بێت بۆ ئێران بێت، بەڵام ئەو لەو کاتێک کە ترانزیت بۆ لە عێراق کوژراوە بە تایارە بە فڕۆکەی بێفڕۆکەوان و لەلایەن ئەمریکیەکانەوە. ئەوە بریتیە لە پێشلکاریەک بەرامبەر سەروەری عێراق. بۆ چونکە ئێمە لە با بڵین لەگەڵ ئەمریکا ڕێکەوتنێکمان هەیە بۆ ئەمە تەنیا لە ساڵوەگەڕی سلێمانی و بۆ مەهدی مهندستا لە بەغدا ڕوو دەدات یا جارێکی دیکە خۆپیشاندان لە پارێزگاکانی دیکە عێراقش دەست پێ دەکاتەوە؟ ئەمە بیانوویەکە بۆ جارێکی دیکە ڕوبەڕووبوونەوەی حکوومەتی نوێ عێراق؟ من پێم وانە، بەڵام ئەوەی کەوا هەیە تەنیا یادکردنەوەیەکە بۆ ئەبوو مەهدی مهندس و سلێمانی کە لە عێراق تیرۆر کران و پرۆسەی فشارکردنە سەر حکوومەتی سوودانی ئەوەیە بۆ ئەوەی کە پابەند بێ بە بەڵێنەکانی، بە تایبەتی کە بەڵێنێکی دابوو سەبارەت بە دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق. ئەمە یەکێکە لە داواکارەکان کە خۆپیشاندەران داوایان کردووە. بە تایبەتی ئێمە لێرە دەڵێن کەوا هەموو گەلی عێراق ناتە دەرەوە، ڕاستە، بەڵام بەشێکی دیاریکرا و زۆر لەو کەسانەی کەوا وەلایان هەیە بۆ ئەو دوو کەسە کە تیرۆکراون و کۆمەڵێک لایەنی تەواو سنووردار دێن ئەوان دێ خۆپیشاندان دەکەن لەناو چوارچێوەی هەمانگی. بەڵام ئەم خۆپیشاندانانە مانای ئەوە نییە کەوا گەلی عێراق ئەوەی کە خاڵێکی لاواز بوو بە حکوومەتەکەی مستەفا کازمی و بەردەوام دووپات دەکرایەوە ئەوە بوو کە دەسەڵاتی بەسەر هێزە لە یاسا دەرچووەکان و گروپە چەکدارەکان نەبوو. سوودانی توانای ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکانی هەیە، دەتوانێت دۆخەکە کۆنتڕۆڵ بکات؟ من پێم وایە بە پێچەوانەوە بەڕێز سوودانی ئەو بۆ خۆی لە ناو ڕەحم و مناڵدانی ئەو گروپانەوە هاتوتە دەرەوە، ئەو چوارچێوەی هەماهەنگی کە ئەم میلیشانە لە خۆ دەگرن ئەمانن کە ئەویان دەستنیشان کردووە و کردیان بەسەر وەزیران و سوودانیان هەڵبژات. بۆیە بەڕێز سوودانی لێرە بەلای منەوە بەشتێکە لەوان، بەشێکە لە چوارچێوە هەماهەنگی و لەو میلیشیانە، بۆی حکوومەتەکەی ناتوانێت هەنێ بڕیار بکات لە دژی بەژەوەندەکانی ئەو گروپانە و ئەو لایەنانەی کەەوە هەڵیان بژات و لە ناو چوارچێوەی هەماهەنگی. ئالێرە من هەندێک شتان پێ بڵێم سەبارەت بە خۆپیشاندانەکان. بەڵام ئەگەر بێت و ئەمە لاتر بڕوات، ئەمە لە بەژەوەندی گەلی عێراقدانی ئەگەر بێت و ئەم گروپانە بەنای پاڵپشتیکردنی قاسم سلەیمانی و ئەو مەهدی مهندس بەردەوام لە خۆپیشاندان ئەوە کێشەیەکی
باشەگەر بە کورتیش پێم بڵێ لە ناوخۆ ئێران کۆمەڵێک خۆپیشاندان و گرژی هەیە ئێستاش لایەنە شیعەکانی سەر بە ئێران داوای دەرچوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکەن ئایا ئەمە ئەکرێت دەستپێکی جارێکی دیکە شەڕی هەژمونی نێوان ئەمریکا و عێراق بێ ئەمریکا و ئێران بێ لە عێراق؟ نەخێر ئەم بەڵام ئەوەی با من بڵێم ئەمە لە چوارچەوەیەکی دیکەدا لە کاتەکە کە کاتێکی لۆجستی و یەک کاتە ینی بەڵام ئەوەی کە هەیە تەنیا نامەیەکە پەیامێکە نردنی پەیامێکە بۆ ئەمریکیەکان کەوا عێراق و ئێران بەیەکەوە یەکن یەکگرتوون لە بڕیاردان سەبار هەتا بە بڕیاری سەربازی و ئەمنی یەک ساڵی ڕابردوودا ململانی نێوان چوارچێوەی هەماهەنگی و سەدرەکانمان بینی بەڵام لەم ئانوساتە هەستیارانەدا سەدر بێدەنگە سەدر بە بێدەنگی دەمێنێتەوە؟ نعم حقيقة فيما يخص سەبارەت بە بەڕێز سەدر و خۆنیشاندان و خۆپیشاندانی بەڕێز سەدر و بۆ سەر شەقام جیاوازە لەمەی کە ئێستا ڕوودەدا ئێمە ئێستا لە بەردەم بۆنەیەکین کە بریتیە لە یادکردنەوەی کوژرانی دوو کەس کە لەسەر خاکی عێراق کوژراون و خۆپیشاندانەکان پەیوەنددارن بەوەی کە میوانێکی عێراق کوژراوە و سەکردێکی 8 کوژراوە بەڵام بەڕێز سەدر من زانیارێکی زۆر گرینگە و ئەمە پێڕوانینی منە بەڕێز سەدر دادەبەزێتە سەر شەقام بە خۆپیشاندانی ملیۆنی بۆ دوو ڕووداو بە دووردا یەکەم دانا بریتە لە بابەتی بودجە چاوەڕێی دەرچواندنی بودجە دەکات لە پەرلەمان دووەم شت کە گرینگە ئەوە بریتە لەو ئاراستەیە کەوا یاسای هەڵبژاردن دابندێت چکە بۆ ئەو یاسای هەڵبژاردنەی کەوا چوارچەوەی هەمانگی دەوێتی دەری بچوێنێ لە پەرلەمان ئەوە پێچەوانەی ئەو شتێکە بەڕێز سەدر دەیەوێت ئەلێرە ئەم دووشتە ڕوو بدات ئەوە سەدر دێتە سەر شەقام با چاودێران تەمەشا بکەن و جوانە ئەم دوو زانیارتان پێ دەڵێم یەکەم بابەتی بودجە و بابەتی یاسای هەڵبژاردنەکان لە پەرلەمان دەچێت بە کەیفی چوارچەوەی هەماهەنگی بەڕێز سەدر دادەبەزێتە سەر شەقام و بەپێی ئەو راپۆرتانی کە ئەمریکیەکان لە پەیمانگای واشنگتۆن بڵاویان کردوێتەوە با لەبیری نەکەین ئێمە پەیوەنددارین بە چوارچێوە نێودەوڵەتیەکەش فاکتەرێن دەوڵەتەکان کاریگەریان هەیە ڕۆمانسکی باڵێزی ئەمریکا وتی کەوا ئێمە ئامادەین بۆ هەر شتێکە ڕوو بدات لە پێچەوانەی ئەو ئاراستەیە بێتکەوە دەیخوازین بۆیە ئەلێرە ئەگەر بێت و بەڕێز سەدر هاتە سەر شەقام و بە ئاستێکی گەورە هاتە سەر شەقام ویستی بۆ دەرپرسیاکی کەسەشانی خۆی ئەوە ئەو کاتە دەستێوەردانێک دەبێت لەلایەن ئەمریکیەکانەوە لە ئەنجومەن پرسیاری یەکەمم داماژەت بەوە کرد کە حکوومەتەکەی سوودانی جیاوازی لەگەڵ حکوومەتەکانی پێشوو ئەوەیە کە خۆی نزیکە لە چوارچێوەی هەماهەنگی و زۆرینەی پێکاتی حکوومەتەکەی لە چوارچێوەی هەماهەنگین کە نزیکەن لە ئێرانەوە سوودانی لە نێوان ئێران و ئەمریکا چارەنووسی چی لێدێت ئایا ئەمەرجەکانی ئەمریکا بۆ سوودانی چین لەم حکوومەتە نوێیدا کە ئەوێت بیخاتە سەر پێ من تەنیا شتێک بڵم لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە ئەمێ بڵێم خوا یارمەتی سوودانی بدا بەڕاستی سوودانی لە بادۆخێکی زۆر هەمواردایە ئەو لە چوارچەوەی ڕەحم و ناڵدانی ئیتاڕۆ هاتوۆتە دەرەوە دەبێت چوارچەوەی و استراتیژی چوارچەوەی هەمانگی جێبەجێ بکات بەڵام لە هەمان کاتیشدا ڕوبەڕووی ئەمریکان دەبێتەوە ئەبێ مەرجەکانی ئەوەش جێبەجێ بکات بۆیە ئێمە وەکو چاودێران ئێمە ئەڵێن با بڵێن ئەو دەوێتی لە ناوەڕاستدا بمێنێتەوە نەوێتی ئەمریکان تووڕە بکات نەوێتی ئێران تووڕە بکات ئەوێتی جۆرێک لە سەقامگیر لەم نێوەندەدا دروست بکات بەڵام ئێمە ئەتوانین بڵێن کە لە بارودۆخێک داین کە هاوسەنگی هەبێت یعنی سوودانی هەوڵدا یاریکی سیاسی بکات بۆ هەڵگرتن و ڕاگرتنی با بڵێن هاوسەنگی بەڵام حکوومەتەکەی سوودانی کێشەی هەیە کە با بڵێن بەڕێز سەدری لەگەڵدانیەوە و هاوپەیمانێکی سەرەکی بۆیە باشە ئەگەر بە کورتیش ئاماژە بە بەرزبوونەوەی بەهای دلار بەرامبەر بە دینار بکەین یەکەم کاردانەوەی ئەمریکا بەرامبەر بە حکوومەتەکەی سوودانی ئەوە بوو کە گەماری خستە سەر و بانکانە و سزای دانەبەرەوەی پارە بۆ ئێران دەنێرن یا بە قاچاقی دەبن ئەمە چی لێ دێت؟ شتێکی دیکە من دەمەوێت بڵێم کە باڵێزی ئەمریکا ئاگاداریدا بوو بەتابەتی لە ڕێگەی بانکی فدراڵی ئەمریکیەوە و گەنجینی ئەمریکاوە لەوەی کە چوار
با بڵین بانک سزایان خراپوە سەر لەناو ئەمریکەوە و 6 بانکی دیکە هەیە کە ئێستاکە لە لیستی ڕەشدان و سزایان دەخرێتە سەر ئەگە بێت و بارەکە خۆی بێنێتەوە بۆچی لەبەر ئەوەی بزانێکی زۆر گرنگ تا پێ بڵم ئەوەی کە ڕووی داوە ئەوەیە نزیکەی دۆلارێکی یەکجار زۆر ڕۆیشتووە بۆ ئێران لە ڕێگەی با بڵین لۆری گەورە و لە ڕێگەی بانکەوە لە ڕێگەی لوبنانەوە ئەم پارە لە عێراق ڕۆیشتووە بۆ ئێران بۆیە ئەمریکەکان ئەمەیان بینیوە و نانوێ هەبێت ئەگەر بێت و بەردەوام بن لەسەر ئەمە ئەو کاتە ئەمریکەکان سزا دەدەن. زۆر سپاس بەڕێز کازم جەحیشی پسپۆڕی کاروباری ئەمنی لە کوردستان 24 لەگەڵمان بوو. زۆر سپاس.